بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوی خۆتان لە بێبینەرانی خۆشەویستی پەیامی ڕۆژ ئەمڕۆژ لەگەڵتانین لا پەیامی ڕۆژەوە کۆمەڵە بورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون خۆشحاڵین کە لەگەڵتانین هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بن و بینەری سەرجەمتەوەرەکانی ئەمڕۆ بن. ئەمڕۆ شانزەی سێ ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە کە زامێکی لەبیر نەکرا و برینێکی ساڕژنەکراوی ساڕژنەبووی نیشتیمانە کە بەداخەوە هەموو ساڵێک لەم ساڵەدا لەم ڕۆژەدا یاد دەکرێتەوە کە لە شانزەی ئازاری ساڵی 1970 لەلایەن ڕژێمی باسەوە لە ڕێگەی فڕۆکە جەنگیەکانەوە بە گازی ژەهرایی کیمیاباران کرا بەداخەوە بۆ هۆی شەهیدبوونی 5,000 کەس کە لە نێوانیاندا ژن و منداڵ و گەنج و هەموو چینەکانی تێدا بووە هەروەها بووە هۆی برینداربوونی 10,000 کەس وە تاوەکو ئێستاش بەرکەوتەی و لێکەوتەی زیانەکانی کیمیاباران بە جەستەی شەهیدان و قوربانیان و لێکەوتوانی کیمیابارانەوە هەیە بەداخەوە تا ئێستا نەتوانراوە خزمەتێکی باش بام بکرێت کە بە گەورەترین کارەساتی مرۆڤایەتی دادەنرێت کە بە گازی فرمێسک ڕژ ئەنجام دراوە و تاوەکو ئێستاش نەتوانراوە خزمەتێکی باش بە شارەکە بکرێ و کورد لە ماوەی لە مێژووی بوونیەوە چەندین جار ڕوبەڕووی بردومان و لە ناوبردن و کیمیاباران و شاڵاوی ئەنفال بۆتەوە بەداخەوە بەڵام نەتوانراوە خزمەتێک بە گەلی کورد بکرێ لە دوای ڕاپەڕین و لە دوای ئەوەی کە حکومەتی کوردی هاتە ئاراوە تاوەکو ببێت بە ساڕێژ نەک و ببێتە برینێکی تر بۆ هاوڵاتیانی ئەوێ. ئەمڕۆ تەوەرەکانی پەیامی ڕۆژ تایبەت دەبێ بە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە کە هاوکارانمان سێ تەوەریان لە شاری هەڵەبجەوە بۆ ئامادە کردوین و ڕاستەوخۆ لەوێەوە تەوەرەکانمان بۆ دەگوازنەوە. سەرتاش دەچینە لای پێشبینیەکانی ئەمڕۆی کەشوهاوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و دواتر لەگەڵتانە بەردەوام دەرین. خۆشویستان پێشوی بچمە لای هاوکارانم حەز دەکەم ئاماژە بۆ بکەم کە بەداخەوە کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بایکۆتی ڕێوەڕسمیان کرد کە ئەو ڕێڕسمانی کە لەلایەن دەستگا حکومیەکانەوە ئەنجام دەدرێت ئەویش بەهۆی خزمەت نەکردنی شارەکە و پراوێستخستنی خزمەت گوزاری و هەموو ئەو کێشانە ماونەتەوە کە کیمیاباران کراوەوە ئەو هاوڵاتیانە زیان لێکەوتوان و قوربانیانی هەڵەبجە تاوەکو ئێستاش هیچیان بۆ نەکراوە و کێشەکان وەکو خۆی ماوەتەوە نەتوانراوە خزمەتێکی باش بۆیان بکرێت بۆیە بایکۆتیان ڕاگەیان دووڕایانگەیاند کە خۆیان مەراسیمێک ئەنجام دەدەن کە تایبەت دەبێت بە کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە بەردەم بینایی نوێ کە کاتژمێر 9:30 بەیانی مەراسیمەکە دەست پێ دەکات و کاتژمێر 2:30 دوانیوە ڕۆ تاجەگوڵینە لەسەر مەزاری شەهیدان دادەنرێت و کۆمەڵێک لە کونسوڵخانە و ڕخراونە دەوڵەتەکان خۆیان پەیوەندیان بە ڕخراوەکەەوە کردو دەیانەوێت لە مەراسیمەکەیان بەشدار بن و ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە نیگەرانێکی زۆر لای هاوڵاتیان لای کەسوکاری شەهیدانیان قوربانیانی هەڵەبجە دروست بکات و خۆیان مەراسیمێک ئەنجام بدەن کە دوور بێت لە وتەی بریق و باق و بەڵێنی ناڕاستکە لایەن حکومەت و لایەن دەسەڵاتدارانەوە پێیان دەوترێت بۆیە حەز دەکەم زیاتر بچمە لای هاوکارانم ئەوان لەوێ تەوەرەکانمان بۆ بگوازنەوە ئەگەر ئێستا گوێیان لێم بێ دانیار و شوان و ستافی پێیان لێەوە لەگەڵمانان سڵاوتان لێبێت و تەوەرەکانی ئەمڕۆمان بۆ بگوازنەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت بەیانیتان باش ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار
بە هاوکاری هاوکارانمان لە کۆمەڵێک هاوڕێ لە پەیام ئەمڕۆ لە 34 هەمین ساڵیادی زامێکی قۆڵی ئەم نیشتیمانین ئەویش کارەساتی کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەی شەیدا لە ساڵی 1970 لە 16 کە لەو ڕووداوە دڵتەزێنەیە زیاتر لە 5,000 هاوڵاتی سڤیل و هەروە خەڵکی بێتاوانی ئەم شارە بوونە قوربانی وەڕێژەیەکی زۆر ئاوارە و دەربەدەر بوون و هەزارانیش بە ئێستاشەوە زامدار و بریندارن. لەو ڕۆژەیە ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان تەواوی ئاڕاستی تەواوی کەسوکاری قوربانیان دەکەین و هەروەها دوعای خێر و هەروەها دوعای چاکبوونەوەش بۆ برینداران کە بە ئێستاشەوە هێشتاوەکم بە زامی بریندار بوون بە چەکی کیمیاییەوە دەناڵێنن بۆکو یادکردنەوەیەک وەروە بەرز ڕاگررتنی یادی شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەی شەهید ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە مەراسیمی یادی 16 سێن لە پارێزگای هەڵەبجە لێرە کۆمەڵێک بڕگەوتەوە و بابەتمان دەبێت تایبەت بەو یادە. سەرەتاش لە یەکێک لەو کەسانەوە دەست پێ دەکەین کە شاید حاڵی ڕووداوی 16 سێ زۆر بەڕێز مامۆستا شێخ موحسین کە لێرە لەگەڵمانە لە ڕووداوی 16 سێ وەکو شاید حاڵێک لە زاریەوە ڕووداوەکە دەگەڕینەوە. مامۆستا سڵاوی خوات لێبێ و بەیانیت باش و سپاس دەکەین کە لەم ڕۆژە و لەم کاتەیە کاتت بێمە بەخشی و پێشەوەیش بچینە ناوتەوەرەکەەوە دووبارە وەکو کەسوکاری شەهیدان وەکو شاید حاڵێک وەکو دانیشتوێکی هەڵەبجە هاوخەم و هەروەها دەردەدارین بە یادکردنەوەی زامێکی قۆڵی ئەم نیشتیمانە و خوای گەورە سەبووری هەموو لایەک بدات. زۆر بەخێر بێت. سەرەتا بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورە لە بەڕێزیشتان، سڵاو لە بینەرانی پەیام لە هەر کوێیەکان و لەم یادەدا کە 34مین ساڵیادی کیمیاباران کارەساتەیە کیمیابارانی هەڵەبجەیە لە خوای گەورە داواکارین هەموو ئەو کەسانەی کە بوونە قوربانی و دواتر لەو ڕۆژانە و لە ڕۆژانی دواتر خوای گەورە پلەی بەرزی شەهیدیان پێ ببەخشێت و هەموو ئەو کەسانێک کە بەهۆی ئەو کارەساتەوە بریندار و تووشی ئازار و ناڕەحەتی بوون خوای گەورە برین و ئازارەکانیان ساڕێژ بکات و قەرەبوویان بکاتەوە و داواکارین کە خوای گەورەش ئەوانەی کە دەستیانە بوو لەو تاوانە لە جلهێزان لە هەموو هەر هێز و دەسەڵاتێک هەر کەسێک هەر بە نەخشەیەک بە وتەیەک خوای گەورە هەر لە دنیا تۆڵیان لێ بسەنێ وەک لە هەندێکیانی سەند و باقی ئەوانی کەشیان ڕسوا بکات ئینشاءڵڵا. زۆر باشە ئەگەر لەوە دەست پێ بکەین پێم وابێ پێش ڕووداوی کیمیابارانکردنەکە کۆمەڵێک نیشانە هەبوون کۆمەڵێک شت هەبوون کە خەڵک گەستی دەکرد دانیشتوانەکە هەستی بۆەوە دەکرد کە ڕژێمی بەعەز نیەتێکی وای هەیە کە ئەم شارە بردومانکە و کیمیایی بەسەر ئەم شارەدا بڕژێنێت. بە تاکید ئەوەی کە لەو سەردەمانە ژیا بێت ئەوەی کە تەمەنێکی هەبێ ئاگاداری ئەوەیە کە ڕژێمی بەعەز ڕژێمێکی زۆر دڕندە بوو و لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر جێگایەک کە جموجوڵێکە وایە کە دژی سیاسەتی ئەو پێچەوانەی سیاسەتی ئەو زۆر بە دەستێکی تون و زۆر بە دەستێکی ڕەشەکوژانە بەرامبەری ئەوەسا بۆیە ئەو هەندێ ئاسەوار هەندێ شوێنەوار کە هەست پێ ئەکرا کە لەوانەیە جموجوڵێک لە ڕووی هەڵەبجەوە بکرێت وەکو جومێک ئێران بیکا یا هێزە کوردیەکان بیکەن خەڵک زۆر مەترسی ئەوەی ئەکرد کە کارەساتی گەورەی بەدوا بێت چونکە ڕژێم هەروە دەسەوسان نابێت. ئێمە چەند ساڵی پێشتر لە 1970 کە ئەو مزاهرەیەک بوو کە هەندێ مزاهرەیەکی سلمی و ئاسایی بوو کە خەڵک هەروەکو خەڵکی شار هەندێ ناڕزاییان دەربڕی دەربارەی ڕاگواستنی لادیەکان یعنی ڕژێم زۆر دڕندانە گەڕێکی کانێشقان و بەشێ لە گەڕەکەەکانی ئەو بەریشاری هەموو وێران کرد و هەمووی تەفروت و ناکرد و خەڵکێکی زۆری زیندە بەچاڵ کرد. لەبەرەوە هەر جموجوڵێکی لەو شێوازە هەست پێ بکرایە ڕژێم بە توندی بەرامبەری ئەوەسا و کارەساتی ئەخولقان بۆیە خەڵک حەزەری ئەویانە کرد. ڕۆژی 16 سێ دانیشتوانی شاری هەڵەبجە زۆربەی لە ناو شار بوون چوو بوونە دەرەوە بارودۆخەکە چۆن بوو ئەوەندەی زانیاریت هەبێ وەکو کەسێک کە نزیک بووی لە ڕووداوەکان وەکو پێشمەرگەیەک وەکو دانیشتوێکی شارەکە خەڵکانێکی زۆر لە ناو شار مابوونەوە هەموو قوربانیە بۆچی لە ناو شار ڕوویدا بارودۆخەکە چۆن بوو کارەساتەکە چۆن ڕوویدا. بەڵێ وڵای خۆی ئەحداسەکان بچیتە ناو کاتی ڕووداوەکە هەندێشت جیاوازەوە ئەوەی کە ئێستا خەڵگەی گەڕێتەوە ئەوی کە باسمان کرد بەڵێ خەڵگە و تەوقع و مەترسیانەی هەبوو لە ڕوویەکەوە خەڵک پێی خۆشە کە کاتێ هێزێکی تەنانەت کاتێک کە ئینسان کە زۆر پێگیری ئەگەر دوژمنیش بێت ڕزگاری بکە
لە هەندێک زیلەت و ژێردەسەیی هەر پێی خۆشە و پێشوازی لەکە. جا ئەو کاتە کە ئەو پێشمەرگە هاتنە ناوشار و دوایتر هێزەکانی ئێران هاتنە ناوشار، یعنی خەڵک لە ڕوویەکەوە پێی خۆش بوو وەک ئەوەی کە ڕزگاری بۆ لەو ڕژێمەی کە چەندین ساڵە ئەی چەوسێنێتەوە، بەڵام هەروەکواڵین تەوەقعیش ترسیشانە کرد. یعنی ئێستا چیرۆکەکان بخوێنەوە کە زۆر نووسراوە، چەندین عایلە چەندین خانەوادە هەر پێش ئەوەی کە بۆمباران وانە دەست پێ بکە هەمووی شاریان بەجێ هێشتوو چوبوونە دەرەوە. خەڵکێکی زۆریش محاولەی کرد، بەس هەندێک لەو هێزانە خەڵکیان دڵنیا کردەوە کە کاکە بۆ خۆتان دانیشن، ئێمە شار ئیدارەی شارە دەین و بەڵێ بە تاکید هێزە کوردیەکان وتیان ئێمە ئیدارەی شارە دەین و نایڵین هیچ ڕووداوانە و خەڵگیان و کاکە ئێوە چیتان پێ بە سیلاح و شتێکی بەسیت چۆن مقاومەی حیزبی بەعسەکەن ئەوان و دەمە شتەیەنین و ئێران هاوکاریمانەکە، بەڵام بەڕاستی ئەو شتانە دوایە هیچ وانە بوو. لەوە دەکرێت ئەنیەوە زۆر گرنگە دەوترێت ئەو هێزانە ئەوکو بڵێ لە سەیتەرەیاندانا و لە نزیکی عەنەب لە زۆرێک لە شوێنەکان لای عەبابیلێ نایاندەهێژ ئەو خەڵکە دەربچێت. ینی بە ئەمنیەتی شارەکەشیان ینی دڵنیایاندای، بەڵام بۆ نیانێژ ئەو خەڵکە دەرچێت لەو شوێنانەوە بچێتە دەرەوەی شاریش. وڵی ئەوە لەوانەیە دواتر ڕووداوەکان ینی زۆری بە بەرۆماوە، ینی ئەم کارە ساتی هەڵەبجە وردە دەرەکەوێ هەروە شتێکی سادە نەبووە، پیلانێکی زلهێزان بووە، پیلانێکی دۆڵی ئیقلیمی بووە، پیلانێکی ئەم حیزبە کوردیانە بووە. بۆ نمونە ئەوە من نایشارمەوە چەندین جار لە پۆست و شتیش باسم کردووە و کە ئەکشەوکەتی حاجی مشی لە کتێبەکەی خۆی نووسیوێتی، یعنی ئەماوە ئەو سەرکردانەی تری یەکێتی نووسیوانە کە هەڵەبجە کرایە قوربانی سەرکردایەتی یەکێتی. هەڵەبجە کرایە قوربانی سەرکردایەتی یەکێتی، چونکە لەوێ زۆریان بۆ هاتبوو حکوومەت زەختێکی زۆری لەسەر سەرکردایەتی یەکێتی بوو لە منتیقەی ناوزەنگەوانە خەریک و داگیر ئەکرا. بۆیە وتیان لێرە ئەم جەبهە بکەینەوە و هەندێک لە سەرکردەکان وەک ئەو سەرکردانەی تری یەکێتی خۆیان ئیشارەتی پێدەن. کاکشەوکەت لەو کتێبەیە لە 2-3 شوێن ئیشارەتی پێدا کە ئەڵێ ئێمە زۆر زەختمانە کرد لە ئێرانیەکان کە هجوومەکە پێشخەن بۆی زەخت لەسەر سەرکردایەتی کەم بێتەوە. یعنی لەبەر ئەوە هەڵەبجە کرایە قوربانی ئەوە یەکی خاڵی سەرەکیە، بەڵام دواتریش بێوەفاترین کەس بەرامبەر بە هەڵەبجە بەڕاستی یەکێتی بوو. قوڵەن زۆر جار کە دەزەخەیتە سەربرینەکان جگەوەی برینی هەڵەبجەکان ڕەنگە بکولێتەوە زیاتر بێ بەشێکیان چارەسەر ناکرێت. مامۆستا 16 سێ و ڕوویدا و کیمیاباران کرا و خەڵکێکی زۆر بوونە قوربانی. یەکەم دیمەن کە بەڕێزت بینیت لە دوای 16 سێیان با بڵین لە دوای کیمیابارانەکە هاتیتەوە ناو هەڵەبجە چیت بینی؟ هەست بە چی کرد؟ شار چۆن بوو؟ خەڵک چی بەسەراتە بوو؟ وڵی ڕاستیەکەی من تۆزێک 1-2 ڕۆژ درەنگتر چون پێمە پێشتر چوبین بۆ ئێران، 1-2 ڕۆژ تۆزە درەنگتر هاتم، بەڵام یەکەم دیمەن کە بینم کە هاتم شەو هاتینە ناو شار، کۆمەڵە خەڵکی زۆر بووین، ڕاستیەکەی بە سیارەیەکی نازام گەڵابە بوو لۆری بوو بە شتێکی وا هاتین لە دوای سیارەیەکەوە بووین. یەکەم دیمەن کە بینیم من ئەو کاتە تەمەنم لە دەوری 17-18 ساڵ بوو، ینی هەرگیز 2 جەنازەم بە یەکەوە نەبینی بوو. یەکەم دیمەن کە بینیم لە منتیقەی لای عەنەبەوە داخڵ بووین، لە گوندی عەنەبەوە لەسەر ڕێگەکە 1-2 جەنازەی سەربازی عێراقی کەوتبوون، ئەوە یەکەم دیمەن بوو بینیم هەستم پێ کرد. دوایتر بەڵێ بە تاکید هەر ئەو ڕۆژانە بوو، ئیتر نازان بە فیشک مردبوو یا هەر بە کیمیایی مردبوون، ڕاستەکەی شەو بوو ئێمە هەر خێرایی تێپەڕمان مەوەستمەوە یەکەم دیمەن کە بینیم ئەوە بوو. دواتری تر هاتینە ناو شار و ئەو هەموو دیمەنە کە بیستوتانە و بینیوتانە و بۆتان گێڕاوەتەوە، بەڵێ بەشێکی ما بوو، بەڵام منوەکو عەرزم کردن کەمە درەنگتر هات بووم. بەشێکی زۆر بە هیمەتی پێشمەرگەکانی و کاتی بزوتنەوەی ئیسلامی بە دەرەجەی 1 و هەندێکیش خەڵکی تر وەکو کەسوکارەوەی کە لە شارما بوون، هەر کەسێ ئەوەنەی توانی بێتی فریاکەوتبی هەندێک کەسوکاری خۆیان ناشت بوو، هیوا بوو هەر لە ناو ماڵەکەی خۆیان جەنازەکەی ناشت بوو. بۆ نمونە ئێمە لە ماڵێک لە گەڕێکی جوولەکان ڕۆیشتین جەنازەیەکمان دەرهێناوە و لەگەڵ کەسوکاریە بردمان بۆ گۆڕستانی بامۆک لەوێ ناشتمان. پێشتر خۆی ئەو کەسانە لە حەوشەکەی خۆیان ناشتبیان لەبەرەوەی ئەو کۆڵێنەوەکو دڕندە و شت ئازاری پێ بگەێنێ. زانیوێتی کە زۆرێک لە هاوڵاتیان دەچنە ژێر زەمینەکان سەرەتا بۆ بردمانێکی زۆری کردو بە ناپاڵم و ئەوانە دواتر کە زانیوێتی ئەو هاوڵاتیانە دەچنە ژێر زەمینەکان کیمیایی ڕشتۆ بەسەر شارەکەدا بۆی زیاتر کیمیایەکە دەنیشێت و دەچێتە ژێر زەمینەکان. ئەمە بەدی دەکرا واتە سەرەتا بردومانی چڕ بوو لە شارەکە. بەتاکید خۆی ئەو خەڵکی عێراق بەگشتی بەتایبەت خەڵکی هەڵەبجێژ ینی بەشێک ئەوەی کە
عسکەری کرد بوو چوو بۆ سەربازیوانە تا ڕادێک معلوماتیان چونکە دەورات و شت بینرا بوو لە عسکەری دەربارەی شێوازی خۆپاراستن لە هجومی کیمیاوی ئەوانە بەڵام خەڵکی تر سادە و مەدەنی ئەوانیان نەئەزانی بەڵام بەڵێ هجوومەکە بەو شێوە دەسی پێکرد سەرەتا لە نزیکی سعات 11وانە بە قەسفی ناپاڵم و بۆمبی هێشتوی ئەوانە دەسی پێکرد وەکوڵی بۆی خەڵک هەمووی ئەوەی کە لە شارای هەمووی ڕاکاتە ژێرزەمینەکان و هەڵەبجە ژێرزەمینی زۆر بوو بەهۆی قەسف و بۆمبارانی کۆنی شەڕی ئێران عێراق زۆربەی ماڵعین لە هەر گەڕەکێکە چەندین ژێرزەمین هەبوو لەبەرەوە خەڵکێکی زۆر چوو بوونە ژێرزەمین یەکێک لە هۆکاری زۆری قوربانیەکان ئەو چوونەی خەڵک بوو بۆ ناو ژێرزەمینەکان دوایە بۆمبە کیمیایەکە تقریبن لە دوای سەعات دووانەوە دەسی پێکرد قەسفەکە هەبوو بۆی خەڵک بەڵێ قەسفەکە بە قەسفی ناپاڵ و بۆمبی هێشتویەوانە بوو بۆی زیاتر خەڵک خۆیان بشارنەوە بچنە شوێنە پەناگاکان بچنە ژێرزەمینەکان کە ئەو کاتە کاریگەری کیمیاوەکە زیاتر بێت چونکە کیمیاوەکە قورسە دابۆزێ ئەنیشێ بۆ شوێنە نزمەکان یعنی ئەو خەڵکانی کە چوو بوونە دەری شار و حتا لەو شوێنانە کە کیمیاوی ڕژابوو بڵین لە شوێنانی دەری شار بەس خەڵک بە بەرزایەکانەوە بووانە زەرریان بەرکەوتوو بەس نەگەیشت بوونە حاڵەتی مردن پێم وا بێت تا بیستی سێژ هەر جەنازەیە لە هەنێک شوێنی شار هەر ئەمێنێتەوە و کۆمەڵێک لە پێشمەرەکانی بزوتنەوەی ئیسلامی خەڵکی شار و هێزەکتری کوردیەکان دێنەوە ناو شار بەرەبەر بارەدۆخەکە چی لێداهات چۆن گوزەرە مەیتەکان بەگشتی گۆڕە بە کۆمەڵەکان باز لەوە دەکرێت ئیتر لەبەر زۆری جەنازەکان هەمووی بە پێکەوە نێژران ئەو حاڵەتانە ماگەر بۆ باسکەی بەڵێ بەتاکیدەوە باسمان کرد کە جەنازەکان وردە خەڵکی ئەو کاتە پێشمەرەکانی بزوتنەوە کە دەستخۆشییان لێکرێ دوعای خێریان بۆ ئەکەین بە تایبەت کۆمەڵێکیان کە وەفاتیان کردووە کۆمەڵێکیان کە خەڵکی ئەم ناوچەیە نەبوون پێشمەرگەی دڵسۆزی بزوتنەوە بوون خەڵکی ئێرە نەبوون هاتن لەو کارە ساتا خەڵک زۆر کەس کە سوکاری خۆی بەجێ هێشتوو چونکە بەڕاستی ڕووداوی هەڵەبجە قیامەتێکی بچووک بوو قیامەتێکی بچووک بوو وەکۆڵی کە دایک لە مناڵی نایپرسی باوک لە مناڵی نایپرسی هەرێکە بەلایەکە ڕایەکرد بەس خۆی دەرباسکە لەبەرەوە دواتر کە ئەو جەنازانە کۆکران و ئەهێنران بۆ نزیک گۆڕستانەکان یەکێکی لەو شوێنانی کە زۆر لە تەرمانەی بۆ هێنرا ئێرە بوو شەهیدان ئەم گۆڕسانی شەهیدان لە خوارەوە ئەو یەک دوو شوێن چاک کراوە ئەو بە کۆمەڵ لەوێ دانرابوون بەڵام لەو کاتش کە لەوێ دانرابوون دیسان ناپاڵێکیش دای لەوێ ئێمە لەو کاتە هاتین لەگەڵ کاک حاجی ڕزگاری هەولێری لەگەڵ یەک دوو برایکە هاتین ئێمە لەو کاتە ئەو ناپاڵە یای لەوێ هەموو جەنازەکان بەشێکیان خۆیان بۆ خۆیان کەوتنە ناو چاڵەکە دواتر ئەوانی کەشیان هەروە وەکۆڵی خستنە ناو بەڵێ دیسان بە مردویش وە ئێمە لەو کاتە کە لەوێ بووین بەڕاستی یەک دوو جا تەیاری عێراقیە هات یعنی بۆ خۆ دەربازکردن ئێمە ناو جەنازەکان پاڵ کەوتین یعنی چەند جارێ ئەوەمان کردووە بۆی کە هیچمان پێ نەبوو شتێکمان پێ نەبوو دیفاع لە خۆ بکە ئێمە هیچمان پێ ناکرا ئەترسان یعنی ئێمە ببینێ وەکو خەڵکو و ئەجوڵین وانە لێمامدا باشترین حەلەوە بوو لە ناو جەنازەکانە پاڵە کەوتین لە تەنیشتی جەنازەکانی تر وەکوڵی وایە زانی ئەمە شەر جەنازەین و مردوین و تا ئەوەنە تیارەکە تێپەڕی اینجا هەڵەساین ئێستش قسەباسی لە دەکرێت پێم وابێت بانکێک لەوێ بووە بەرەو باقە تەقینراوەتەوە زانیاری دێ لەو بارەوە ئەو دیمەنانەت بینیوە کە شەیەک ئەو باقە تەقینراوەتەوە وڵا بەتاکی دە و بانکش هەر ئەو هێزە کوردیانە ینی دەستیان گرت و بەسەریا و بردویانە و هەموو سەرۆت و سامانی خەڵکیش بوو هەموو سەرۆت و سامانی خەڵک لەوانەیە شتێکی کەمی حکوومەتی دیابێ بەڵام بەشێکی زۆر سەرۆت و سامانی خەڵک بۆ خەڵک و کاتە وەکو ئێستا نەبوو لەگەڵ ئەو هەموو گلەیەکە ئەیکەین لە حیزبی بەعس بەڵام بەڕاستی کۆمەڵشتی دامەزراوەی بوو یعنی ئەوە ئێمە هەر لەم 30 ساڵی حکمی کوردیا چەندین جار بینیمان یعنی ئەوەی کە لە بانکدانرابوو نەخۆشخانەی هیوا هیچ چەندین هی خانە نشینان کە هەموو ساڵی لێمان ئەبڕێ لە مۆزەڵ ئەبڕێ هیچی نەماوە لە بانکانە هەمووی براوە هەمووی کێیشەی بە هەر ئەم دوو حیزبەی دەسەڵات ئەوەش ئەو کاتە بەڕاستی بە هەمان شێوە هەر وەکۆڵم لەو کتێبەی کاکشەوکەت خۆی بەڕوونی نووسیوێتی کە ئاوا ئەو بانکە دەستی بەسەرا گیراوە ئەوان بردویانە و ئەوان قەرزای خەڵک زۆر باشە مامۆستا هەر بەڕاستی یانی هەنێ پرسیار هەیە یعنی مۆزوع هەیە من ینی هەر ئەمەیە خۆمی لێ ببورم بۆی ئەو نێتیزامی هەڵەبجەیەکان نەکولێنینەوە بەڵام پێم خۆشە بزانە وەکو شایەت حاڵێک زۆر جار هەنێک دیعایە بڵاوەکرێتەوە ڕەنگە ئەو نەیتر
دڵی ئێمەی خەڵکی ناوچەکە و کە سوکاری قوربانیانیش بریندارکە بزانە وەکو شاید حاڵێک هیچت بینیەوە یا هیچت لە کەسێکەوە بیستووە کەسێقە پێکراوێکی تەواو بێ باز لەوە کرێ بەشێک لە خانمان کە ئەنگوستیلیان لە دەست بوو یان بەوازنیان لە مەچەکا بووە یان ملوانکیانە بۆ لەوەی جسم لە کاتی مردنا ئاوسێ تەنانەت دەستیان شکاندون پەنجیان بڕیون بۆی ئاڵتونەکان بێنە دەرەوە هیچ حاڵەتێکی وا هەیە ئەو دەمە نەخێر هەر خراوەتە نێو ڕووداوەکەوە من وەکو خۆم نمبینیوە بەڵام وەکو ئەوە شتێکە ئەو کۆڵێ لە ئێمە لە عیلما شتێکی پێڵێن متەواتر بۆ بە متەواتر ئەوەنە گێڕاوەتەوە تازەترین شت من دوێنێ مەقالەیەکی کاک مەلا بەختیارم خوێندەوە لەو بارەوە ئەویش داوای ئەوەیە کە ئەوانەی کە دەستی خەڵکیان بڕیوە و موسیلەی خەڵکیان دزیوە بە خۆشیان اعتراف بەوە ئەوانە محاسبە بکرێن جا من بۆم نووسی قوربانەمە بۆ پێشتر کەتەوە لە دەسەڵات بووی ئەمە نەوت بۆ ئەمە نەکرد یعنی بەڕاستی ئەوە شتێکە خۆیان حاشای لێ ناکەن و من نێکێتر لەوانە کە بینیمە یعنی کە لە گەڕانەوە ئێمە لە زۆر شوێن ئەم حیزبانە مقڕیاندا نابوو بە تایبەت زیاتر بڵین ئەوە گە بچن سەیری ئەو نووسینانە بکەن لەو بارەوە نووسیان چەوەی یادداشتی کتێبەکە نەژمەدین چەوەی نازانم کێزەندی چ سی ساڵ خەبات وڵاتێکی وێران ئەوانەی کاگنەوشیلوان هەمووی ئەو شتانیان ئیشارەت پێکراوە کە شار چۆن تەوزیع کراوە جا ئەو تەوزیعاتە بۆ ئەوەی کە بێنە ناو شار هەر بەو تەوزیعاتش دوایە تاڵانی ئەو شوێنانیان کردو تاڵانی ئەو شوێنانیان کردووە یعنی من لە گەڕانەوە ئەو مقڕانەم ئەبینی پڕ بوو لە سەلاجە و مجەمیدە و تەلەڤیزیۆنی خەڵکی لێو کۆکرابوو یعنی هەندێک جار لەوانەیە ئەمە هەندێکی من وەکو کەسێکم لەوێ ناسرا بوو بردوومە داوم ناوە تاوە سیارێ شتێکم دەست کرد بیبەمە بەڵام بەشێکی دزرا بوو ئەو ئەشکەوتانەی ئەم سنوورە هەمووی زۆربی پڕکرابوو لە دزی خەڵکی ئەم شارە ئەمەی کە هاتووە دڵسۆزی بۆ شارە نوێنێ و بە حساب ئەوە هەر بە ئاو بۆ شێوە دەستیان پێکرد بۆی ئێستا پێتان سیر نەبێت کە ئەوە هەموو سامان و سەروەتی ئەم خەڵکیان هەموو دزی و کەس نازانێ ئەم هەرێمە دەوڵەمەنە بۆ ئێستا ئێمە قەرزارین بۆ ئێستا ئێمە نان و ئاومان نییە موچەمان نییە زۆر باشە گامەسی بینەوە سەر کارە ساتەکە ئەو هاوڵاتیانەی کە لە نێو شاردا بوون یاخود دانویست ڕابکەن جگە لە کیمیایی پێم وابێ ماوادێکی دیکەش هەر ئەوەشان لەگەڵ کیمیایەکە کە پێستی ئەو کەسانی دەسووتانیان بریندار دەبوون یەکێکی دیکە چی بوو لەوانەیە کە هاوڵاتیانە لێ بریندار دەبوون بەو کیمیایی بۆ خۆ دواتر باسەکرا ئێمە کوڵی شارەزاییمان نییە بەڵام ئەو جۆرێک کیمیاوی چەند جۆرێک مەسەڵەن غازی سیانیدا ئەوچی چەند جۆرێک وەشێنرا بوو چونکە فەرقی هەبوو یەکی هەبوو کوڵی هەر تەنگە نەفەسی ئەکردی هەبوو پێستیشی ئەسووتاندی تەنانەت لە کاتی گەڕانەوەش یعنی ئەو فترەکەمەی کە ئێران لێرە ئێشتا شار حکومەتی بەعز نەگەڕابوویەوە لەو کاتە خەڵکە گەڕایەوە کەلوپەلی خۆی بەرێتەوە ئێران سیارۆشتی دابینە کرد بۆ خەڵبۆی خەڵک بێت کەلوپەلی خۆی بەرێتەوە هیوا بووە توش یعنی خەڵک هەبووە لەو کاتە توش بۆ گەیشتە حاڵەتی ناڕەحەت مەسەڵەن مجەمیدەی ماڵی هەڵداوەتەوە یعنی ئەو بۆ نوشتە هاتۆ بەسەریا زۆر ناڕەحەت بووە یعنی ئەوەنە ئاسەوارەکە مابوو لەو شوێنانە بەڵێ یعنی لەو دیمەنانە من ئەوڵی کاڵم هاتوینە شەهیدانە و جەنازانە دانرابوو هەبوو پێسەکەی هەمووی وەکو چۆنێکێ بە ئاوێتی گەرم ئەسووتی و پێسەکەی وفاتیشی نەکردبوو لەبێ با وفاتیان کردوان وفاتیشی کردبوو یعنی من بەکە حاجە ڕزگارمە دەموت ئەوە بەڕاستی ئەو کاتەوەمان لە خێڵ بوومان و جوان بیگرە لە نزیکەوە با دەرکەوێتەوە ئاسەوارەکەی ئاسەواری شێوازیش کوشتنەکەی کامێرەتان پێ بوویەوە کاک بەڵێ ئێمە کامێرەمان پێ بوو ئێمە کە لەوانە کە ڕەسممان گرت و بەڵام باس ناکرێت هەمووی ئەدرێتە پاڵ خەڵکی ئێرانی و خەڵکی ئەجنەبی و چونکە بەڵام ماوەستا حەسەکەم لەسەرمە تۆزێ بۆ ڕەنگە بە شتێکی تازە بێت کێ بوونەوانەی با بڵێن خەڵکی کوردیەکە یاخود هێزە کوردیەکانیان بە دیاریکراوی و تەمان لە پێشنەکانی بزوتەوەی ئیسلامیان خەڵکی ناوچەکە کە کامێران پێ بوو ئەرشیفێکیان کردووە ئەرشیفێکی کوردی و ڕاستە خۆیە بێ ئەوەی مەسەڵەن شتی پێوە بکرێت ئێمە من شارەزاب ئێمە کاتە لە ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی بوون لەو کاتە بەڵام شتەکەش وەکو معلوماتێک بڵێم وەکو ئیشی خۆمان هاتین ئەوە لە بۆ کوڵی تەوجیهێکی سەرۆی خۆمان بەرپرسەکەمانەوانە بەڵام وەکو خۆمان وەکو هەست بە مەسئولیت بە دوو تیم هاتین تیمێکیان لە پێشە ئەو کاک سەربەست کە ئێستا لە خاریجە لەگەڵ کاک عێزت باو کۆچەکی ئەوان هاتن لە پێشەوە ئەوان زووتر هاتن لە یەکەم ڕۆژەوە تقریبا لە دووەم ڕۆژەوە هاتن زۆر دیمەنی سەرنجڕاکێش ئەوانیان گرت بوو زۆر بە ئەو ڕسمانە بڵاو بوونەتەوە ئەی خەنە پاڵ ئەم فلان وێنەگری ئێرانی و فلان وێنەگری ئەجنەبی بەشی زۆری ئەو وێنەگرانی ئێمان ئێمەش ڕۆژی دوایتری یەک دوو ڕۆژ دوای ئەوان من و کاک حاج ڕزگاریش هاتین حاج ڕزگاریش برایەکی بەڕێزی خەڵکی هەولێرە ئێمەش ئەوەندەی فریا کەوتین دیمەنی زۆرمان گرت
و ئاگادارم چەند کەسێکی کە هەر لە ناو بزوتنەوەی ئیسلامی ئەوە بە کامێرەی خۆیان یاشتی شخصی دیمەنەکانیان گرتو دواتر هەموو ئەوانە کۆکرانەوە و لەو ساڵانە هەر لە ئێران چەندین پێشنگای پێکرایەوە و ئێمە ئەو دیمەنان ئەو وێنانە کە گرتمان یەکەم جار بردمان تقریبا نزیکی هەموو بۆ دەوری 6 فلیمی ئەو کاتە فلیمی 36 هەبوو نزیکی 6 فلیم بوو لێمان هەڵبژاشون کە هەندێکی جوان دەرنەچوو بۆ نەوێن هەندێک دیمەنی زۆر سەرنجڕاکێشمان گرت و دەرنەچوو کامێرەکە سوتا بوو مەسەلەن کامێرەکان تەواو نەبوون زۆر پێشکەوتوو نەبوون بۆ نمونە لە ماڵی کە عوسمانی ڕەسام لە ژێرزەمینەکانە تا ئەو درەنگانش کۆمەڵە جەنازەی لێما بوو کە حاج ڕزگار ڕۆیشتە خوارەوە و زۆر بە ناڕەحەت دەم و چاوی خۆی هەڵەبەستەوەوانە بۆی تحمل کاتەوانە چەند ڕسمێگرێت بەڵام لەبەرەوە فلاشەکەی زەعیف بوو دیمەنەکان زۆر تاریک دەرچۆ هیچ ئیسفادەی لێ ناکرێت و هەندێک دیمەنی کێش کە هەر سەرنجڕاکێش بوون ئەوە ئەسووتان بەڵام دوای ئەوەی کە پوختەکەی نزیکی 3-4 فلیمان لێ هەڵبژارد و شۆریانەوە لە وێنەگرێک لە سنەکە پێڵەن شیوە لەوێ وێنەکانمان شۆردەوە و بەشێکی تقریبا 100 وێنەیەکمان خستە ئەلبومێکی گەورە و لە لای مامۆستا سەمەرا عوسمان کە ئەو کات بە ڕەحمەت بێ ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی بوو لای ئەو دامانەوەتمان بە هەر وەفدێ شتێک کە یەک وڵات بیبینێ و پیشانی بدەی وەکو جەرائیم و تاوان وەکۆش کە ئەوە ئیشی خۆمانە ئیشی لایەنەکەی خۆمانە بەڵێ زۆر باشەکە مەسین زۆرێک لەو کەسانی کە لەو سەردەمەدا ژیاون و شاید حاڵی بەسەر کارەساتە بوون باز لەو دەکەن لە ئێرانیش دوو ڕۆڵی هەبوو ڕۆڵی ئەرێنی هەبوو ڕۆڵی نەرێنیشی هەبووە باز لەوە دەکەن کە ئەگەر ئەوان نەبوونایە لەوانەیە و کارەساتە ڕووی نەدایەوە دواتر ڕزگاربوونی ئەو هەوڵاتیان ژەر بۆ ئێران دەگەڕێتەوە کە دەستێکی باشیە بوو لەوەی کە زۆرێک لە وڵاتیش ڕزگاریان بێ لەبەر بەتاکی دوایە خۆی یەکێ لە گلەیە سەرەکیەکان کە من لێرەوە بە سەراحە دەیڵێم میتر تا چەندە جێگەی قوبوڵە قوبوڵ نییە ئەوەیە ئێران خۆی بۆ خۆی ئەو هجوومەی بۆ ئێرە جێگەی تێبینی بوو بۆچی کە تۆ چەند ڕۆژێک چەند مانگێکی کەم دوای ئەوە بڕیاری سڵحەدەی لەگەڵ عێراق و شەڕەوەسێنی ئەم هجوومە کۆتایە بۆچی مەبەست چییە لەم هجووماکرێت بەڵام ئەوەش ناشارێتەوە کە بەدەمەوە هاتنی ئێرانەکان و ڕزگارکردنی خەڵکو و بە هەموو شێوازێک ئەوە هۆکارێکی سەرەکی بوو کە قوربانی کەمتر بدرێت ئەگەر ئێران بەدەمەوە نهاتە ئەکرا ڕێژەی قوربانیەکان زۆرتر بەتایبەت ئەوانەی چوونەتە دەرەوە و ئەوە لەلایەکی کێش ینی جێکردنەوەی ئەو خەڵکە لەو شوێنانەوە هێنانی خواردن و پێداویستی بەدەمیانەوە ئەوە لەلایەک و هێنانی ئەو تیمانەی ڕاگەیاندنی ئێرانی و ئەجنەبیش بۆ شار کە ئەو مەبەستی خۆی لێ هەبوو مەبەستی تاوانبارکردنی ڕژێمی عێراق بوو بەڵام ئێمەش وەکو هەڵەبجەی ئیسفادەمان لێ کرد وەکو خەڵکی ناوچەکە کە ئەوەی ئێمە وەکو ئەوەی ئەنفال بەبێ شوێنەوار و بەبێ دیکۆمنتوانە نەڕات و وەکۆڵێ ئەرشیڤ بکرێت مامۆستا بۆی زۆر وەختی تۆش نەگری نەزانین ئەمڕۆ هەموو 16 سەیەک هەڵەبجەکان هەمووی هەر تۆزێک زامێکیان نەکولێتەوە و قەرەباڵقی و زەختێکی زۆریان لەسرە بەڕاستی داوای لێبر نەکەین پێم خۆشە لەم بەشەی کۆتایی کە ماومانە تۆزێک ئەگەر باپڕۆین ئەوانەی کە چوونە دەرەوەی شار بە دیاریکراوی کۆمەڵێک زامی تر ڕوویدا دواتر هەم مردنی کەسەکان هەم دوورکەوتنەوە و دیوەسان ونبوون و دیسان گەڕانەوە ئەگەر تۆزێکیش قسە لەسەر و بابەتە و زامەکانی هەڵەبجە بکەین من عەرزم کردن لە پێشەوتم هەڵەبجە قیامەتێکی بچووک بەڕاستی ئەنواع دیمەنی وەکۆڵێن ناڕەحەت و پرس و ئانە ڕوویدا لەو کارەساتە لە دابڕانی خەڵک لەوەی کە ئێستا ژمارەیەکی زۆر لە مناڵی ئەم شارە ون بوون یعنی کە ئەو کاتە مناڵ بوون دیارە ئێستا بەلایکەمەوەگەری بوون بە 24 ساڵ یعنی ئەوانە ئەو خەڵکێکی زۆر ئەوە مناڵی لەدەستداوە عایلەی وا هەیە کە مناڵەکەی لەوێ ماوە خۆی نەماوە کەس نییە بە دوواداچوون کا بۆ مناڵەکەی بزانێت کەوتوتە لەکوێ براوە بەڵام ئەوەش دیسان گلەیەکە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر حکوومەتی عێراقی لەسەر جمهوری ئیسلامی کە لەو شتا لەو کەیسا کەم تەرخەمن بەڕاستی ئەکرا ئەوانە چونکە بۆ ئێران دەوڵەتێکی دامەزراوەیە یعنی بە سیستەم ئیشەکە معقول نییە بڵێ لەم خەسەقانە دوو مناڵ دیار نەماوە کەس نازانێت کێ بردوێتی لەو بەتایبەتەوە ڕێکخراوی تایبەتی ئەو مۆزوعیان هەیە وا نەزانە و مناڵانە تەسلیمی تێکراون بۆ کوێ براون یعنی معقول نییە و مناڵانە ناهێنرێن و تەسلیمی کەس و کاریان ناکرێت ئەوە بەڕاستی لەو کارەساتانەیە لەو کارەساتانە یعنی تر نازان باسی چی بکەی باسی لە یەکدا بڕام کرێ باسی خەڵک پەرتەوازەبوونی عایلەی وا هەیە 4-5 کەس ماون لە عایلەکە دوای مانگێ لە ئۆردوگاکانێکیان گرتووەتە هەر یەکێک کەوتوەتە ئۆردوگا یەکێک کەوتوەتە
کرمان یەکێک کەوتۆتە پاوە یەکێک کەوتۆتە کرماشان تا ئەم عائیلە چەندێک گەڕاوە کەسەکە بە نەخۆشی یا لەوانەیە خۆی ئەویان کە توانای ئەوەی بگەڕێ بە دوایانە خۆی لە نەخۆشخانە بووە تا خۆی تۆزە چاک بۆ تۆ توانای ئەوەی بۆ بێتە دەرەوە ئینجا بڕوا بگەڕێ بە دوایە تا کەس و کاری بدۆزێتەوە زۆر کارەساتی کارەساتی کە ڕوویاوە مەسەن خەڵک مناڵ هەبووە لە بینی دووسێ عایلا بۆ بە کێشە لەمەرە مناڵێکی ساوا بووە لەو کاتا دوای مانگە دۆزراوە تۆ ئەم بەهی خۆی ئەزانی ئەوە بەهی خۆی ئەزانانی چونکە شێوازی لە کێشەکان زنجیرەین هەر ئێساش بەردەوام دەیان سەدان نمونەی ئاوا هەیە کاک شێخ دوا پەیامت چییە لە ئێستادا تەنها شتێک کە ئەم خەڵکی شارە پێی خۆش بێت خزمەت گوزاریکردنە بۆ ئەم شارە بڕابکە تەسەوڕ ناکەم یادکردنەوە و کۆمەڵە شتیان بوێ هەموو خەمێکیان خزمەت گوزاریە بۆ ئەم شارە لە ڕێگا هاتین باسمان لەوە کرد کە هیچ شتێک نەگۆڕاوە ینی شارەکە لە ڤیددیۆکانی کیمیاباران دەبینیتەوە ناو بازار و ئەو ڕێگاوبانی هەروەکو خۆیەتی بەڕاستی وڵی خەڵک وەکو جەناب و باس کرد خەڵک بێزار بووە لە قسەکردن هەموو ساڵێک کۆمەڵێ مەسوول و کۆمەڵێ وەزیر و ئانە دێن و کۆمەڵێ وعد و بەڵێنی گەورە ئەدەن بەشار بەڵام یەک لەسەر سەدی ئەوانە جێبەجێ نابێتە کردار بە خەڵک لەوە بێزارە ئەوە بەشێکی سەرەکی گلەیی لەم حکوومەتەیە کە کەمتەرخەم بۆ وەکو خۆی بەرامبەر بەشار بە کەمتەرخەم بووە لە جوڵانی کەیسەکەشی لە بەغا و لە نێودەوڵەتی ئێمە لەو ساڵانی پێشوو مامۆسایەکی زانکۆ هات بۆ لە مۆنومنتەکە سیمینارێکە و بابەتێکی پێشکەش کرد لەسەر ئەمەی چۆن ئەم کەیسی هەڵەبجە بکرێتە کەیسێکی قانونی ویشی لەسەر کرێ بۆ قەرەبوو یعنی نمونەیەکی هێناوتی من لە هێزە بەریتانیەکان لە کاتی داخەڵبوون بۆ عێراق لە شاری کووت لە محافظەی کووت واسط بڵێ لە قەسفشتی ئەوانە عایلەیەک چەند عایلەیەکی کەم یعنی بۆ حساب کە نزیکی 20 کەسێک بوونە قوربانی وتی منیان کرد بە منیان کرد بە محامی ئەو کەسە قانونی بوو مامۆسایە وتی منیان کرد بە وەکیل چوم لە بەریتانیا لە خلالی 2-3 مانگە قەرەبوون بۆ وەرگرتەوە یعنی هەر بە نظامی بەریتانی چوم ئیدانەم کردن و شتەکەم سەفان بەسەریانە و قەرەبوون بۆ وەرگرتنەوە یعنی ئەمە کەیسێکی وتی ئاوا بچووک من لەبەرەوە بەدوایە چوم و هەر بە نظامی خۆیان لەوێ ئەو شتم ئیسپات کردو بەڵام ئێمە کەیسێکی ئاوا گەورە هەتا ئێستا هەر نەتوانرا بکرێ بە قەزەیەکی ماوەستا خۆیان نەگیرێن ڕەنگە لەبەرەوە بێ بەڵێ ئەو بەشێکی ئەوەی تایە کە خۆشان تاوانبارن خۆشان هەر یعنی هەر بەو نووسی نوشتانەی خۆیان بەشێ لە تاوانەکە کرێتە ئەستۆیان ئەو گرەیەکی کە من لێرەوە نایشارمەوە لە خەڵکی شارە بەڕاستی خەڵک ینی بڕۆ لەم شارە چەندین نمونە و جێگا و شوێن هەیە کە لەو ساڵانەی پێشوو خەڵک لە دەرەوە منەظەمەیەک دەوڵەتێک هاتووە شتێکی بۆ ئەم شارە کردووە خەڵک لەو دوورەوە دڵی جوڵاوە هاتووە شتێکی بۆ ئەم شارە کردووە دەست خەڵکەکەی شار ڕۆژ لە دوای ڕۆژ شار بەجێڵێ هەر کەس تۆزێ وەزعی باشە بێ هەر کەس تۆزە پلەی بەرزە بێتەوە ئێستا شار ئەوەش گلەیەکی گەورەیە لەسەر خەڵکی شار خێزانەکان زۆر جاواز لەوە دەکەن کاک مەحسین کە هەلی کار نییە ئیش نییە بۆ گەنجەکانن ناچارن کە قسەکەم لەسەر ئەوەیە ئەبێ ئەوانە هەموومان بەیەکەوە ئێمە ئیش بکەین کە هەلی کار لێرە بدۆزینەوە ئیش بدۆزینەوە ئێمە دەستخۆشی لە هەندێک کەسایەتی شارەکەین و کەسێکی و کاگاسوی حاجی محەممەد بەڕاستی ئەوە تۆزە دیمەنی شاری جوان کردووە بە پرۆژەکانی بە هەندێک پرۆژەی اقتصادی بە هەندێک پرۆژەی بیناسازی لە ناو شارە دیمەنی شاری جوان کردووە زیاد لە حکومەت خزمەتی کردووە ئەو خەڵکانەی تریش چەندین خەڵکی کەشان وە کاگاسوە توان لێرە بێن پرۆژە بکەن توان بێن ئیسtismار بکەن ئێوانە بۆ نایکەن بەڕاستیەوە جێگەی گلەیە کە هەمووی ئەچێتە دەرەوەی شار و هەر بیری لای خۆیەتی مامۆستا شێخ موحسین شاید حاڵی ڕووداوی 16 سپاس بۆ زانیاری بۆ ئەم دەرفەتەی بەم بەخشی سپاس دەکەین گەرمان ئازاکە مامۆستاگان دووبارەوە بەشی خەمتانی خۆی گەورە سەبووری کە سوکاری شەیدامدا و ڕۆحی هەمووان ئاسوودە بێ و زامی بریندارانیش ساڕێژ ئینشەڵا سپاس دەکەین زۆر بەخێر بەڵێ بینەرانی عەزیز ناوبڕێک وەردەگرین و لە یادی 34مین ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجە شەید لەگەڵتان بەردەوامە بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیل گەورەترین فیستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسی عێراق لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخات. لە چوارەمین فێستیڤاڵدا
براند و کاڵابیانی و ناوخۆیەکان نمایش دەکرێت. پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش دەکرێت. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالەکیە هوەری ورزشیەکان، خواردنە کوردەواریەکان لە فستیڤاڵی بەهار بۆ ئاسوودەی سەردانی کاران نمایش دەکرێت. کار ئاسانی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دەتوانن بە پاسەکانی هێڵی تاسوجە لە فولکەی ئاسکەکان بێن بۆ فستیڤاڵ لە پێشانگا. لە 11 بۆ 20 ئازار پێکەوە بازار دەکەین و خەڵات دەبین لە فستیڤاڵە پڕهێجانەکەی شار، چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ خۆشەویستان ئەوەی بینیتان لە تەوەری یەکەم شاید حاڵێک لەو شاید حاڵانەی کە شاید حاڵی مەرگەساتی هەڵەبجە بوو لەگەڵمانە بوو لە هەڵەبجەوە ڕاستەوخۆ بەداخەوە هەر یەکێک لە هاوڵاتیانی هەڵەبجە هەڵگری چیرۆکێکی خەمناک و تراژیدیان و تا ئێستاش لە دڵ و دەروندیانە ماوەتەوە و تەنانەت ناتوانین خۆمان بخێنە جێی هەموو ئەو ئازار و ناسۆری و نەهامەتیانی کە بە سەر هاوڵاتیانی ئەوێدا هاتووە و نەتوانرا قەرەبووی زیان لێکراوان بکرێتەوە، نەتوانرا قەرەبووی شار بکرێتەوە، هەلی کار بۆ گەنجانی ئەو شارە نەڕەخسا، هیچ پرۆژە و هیچ خزمەتگوزاریەکی گەورە و باش پێشکەش بەم شارە نەکرا سەرڕای هەموو ئەو نەهامەتی و قوربانیانی کە هاوڵاتیانی ئەوێ چەشتیان و دووچاری بوونەوە. و شایانی باسەمە دەمەوێت ئاماژە بەوە بم کە دوێنێ ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ڕایگەاند کە دەنگی خۆیان دەخەنە پاڵ دەنگی هەموو کەسوکاری شەهیدان و قوربانیان و بەرکەوتوانی چەکی کیمیایی و بەشداری هیچ مەراسیمێک لەو مەراسیمانە ناکەن کە لەلایەن دەستگا حکومیەکانەوە دەکرێت بە ناونیشانی کۆمەڵە ناونیشان و وتە و باس و خواسی ناڕاست و دروشمەوە کە هەموو ساڵێک لە 16 بە هاوڵاتیانی هەڵەبجە دەدرێت و لە حەڤەی سێ لە ڕۆژی دواتردا ئەو بەڵێنانە دویستان دەبن و بە درۆ دەکەوێتەوە. ئێستاش دەچینە لای ناوبڕێک و لەگەڵتان بەردەوام دەوین. لدوعاكان ببريك
لدواکان بێبەیکێ ئازیزەی هەرێ حوزێکی لیخنشیان نەهێشتەوە درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لە بەریا دەستنوێژ هەڵگرت ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش محنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتبوو هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و خوا و تراکتۆرەکان نەبێ کەس نەیزانی وەی لێ لێ وەی لێ وەی لۆ لۆ وەی لۆ وەی لێ وەی لێ ئەزیزان تەوەری دووەممان لەگەڵ نوێنەری تاقانەکانی ڕزگاربووی کیمیابارانی هەڵەبجەیە کە تەوەری دووەمیان لەوێ هاوکارانمان تایبەت کرۆبەوە دەچمەوە لای دانیار و شوان و تەوەری دووەم بێکەوە دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان لە تەوەرێکی دیکەی بەرنامەکەماندا هەر پەیوەست بە 34مین یادی ساڵیادی کیمیابارانی شاری هەڵەبجە یەکێکی دیکە لە کەسوکاری شەهیدانی کیمیابارانی هەڵەبجەمان لەگەڵایە کە باز لەو ڕۆژانە دەکات و باز لەوە دەکات خێزانەکان و کەسوکاری شەهیدان هیچ خزمەتگوزاریەک لەم شارەدا جێبەجێ نەکراوە لەگەڵەوەی کە زامێکی قوڵ لە دڵ و دەرونیاندا هەیە و ئەم یادەیان هەرگیز بیر ناچێتەوە بەڵام لەم شارەدا یەکێک لەو چینەی کە پەراوێز خراوە چینی کەسوکاری شەهیدانە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سیروان ئەحمەد کاک سیروانگیان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. سیروانگیان بەخێر بێت و دووبارە سەرخۆشی خۆمان و هاوخەمی خۆمان لە 16 سێ و یادی قوربانی بوونی کەسوکار و وەروە شارەکە بێ و ڕاگەێنی نیواداری بەشەید قوبوڵیان کە ڕۆحیەوە شاد بێ و ڕۆحی مردووان شاد بێ و پای گەورە سەبوریەوەش بدات. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بەخێر بێناخوا بەناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر زۆر سپاسی خوای گەورەکەین کە ئێمە ماوین بۆ ئەمڕۆ حقیقەتەکان باز بکەین بەو پەڕی سەربەرزیەوە بەڵێ ئێمە مەزڵوم بووین بەڕێ ئێمە ناڕەحەت کراین بەڵام ئەمڕۆ بەو پەڕی سەربەرزیەوە باسی ئەەکەین ئەو کەسانەیش کە واستەمیان لە ئێمە کرد ئەمڕۆ سەرشۆڕ بوون تیاچوون خەجاڵەت بوون نەوەکانیان ڕەنگە ڕویان نێ بڵێ ئێمەنەوەی ئەوانی. زۆر باشە کاک سیروان لەگەڵ ئەوەی کە ئەو یادە لە دڵ و دەروونتان دەمێنێتەوە و زامێکە هەرگیز لەبیر ناکرێت بۆ کەسوکاری شەهیدان چونکە زۆرینەی زۆری و زۆرێک لەم هاوڵاتیانەشی کە لێرەدەن بەشێک لە خێزانەکانیان مام بێت پور بێت برا بێت باوک بێت لە دەستیان داوە لەم کارە سادەدایان بەشێکی دیکەیان بریندار بوو لەگەڵ ئەو زامە قوڵەدا زامی دیکەتان هەیە لە ئێستادا کە پێوی بناڵێنن کە پێوی گیرۆ دەبن بێگومان برایانی بەڕێزم سپاس بۆ خوای گەورە ئێمە بەڵێ زامدارین زامی زۆر زۆرمان پێوەیە هەتا ئەم ساتەش بەڵام دڵمان خۆشە بەوەی کەوا ئێمە ستەممان لە خەڵک نەکردووە ئێمە مەزڵومین و بەو پەڕی سەربەرزی کوردایەتیمان کردووە سپاس بۆ خوا ئەم ناوچەی ئێمە کەسانی ڕازوە و گیوان دۆست و چاک بووین زۆر شتمان هەیە ئەگەر باسیکەین دەیان بدیم و دەیان ڕۆژ ئەخایانێت بەڵام هەر ئەوەنە ئەڵێن یعنی کە سپاس بۆ خوا ئێمە ماوین
ناوی نەتوانین حقیقەتەکان ڕوونکەینەوە و هەر سەربەرز بوو ئێمە. زۆر باشە کاک سیروان، با باسی ئێستا بکەین کە سوکاری شەیدان بەڕاستی توانیویانە دەسەڵاتی کوردی تۆزێک کەم و داخی مردنی کە سوکاریان و برێنداربوونی کە سوکاریان و ولبوونی کە سوکاریان بکرێتەوە. وەکوتم ئەگەر ئێمە باسی کەین خەم و ئازاری ئێمە بە دەیان فلیم و دەیان خۆشەوە نادەین. بەڵێکی ترین خەمەکان زۆرە ئەگەر من ئێستا سەرەکی ترین خەمەکان کەوا ئێمە بینین ئەلحەمدوللا ئێستا هەولێر و سلێمانی زۆر پێشکەوتون لە ڕووی مادی و لە ڕووی پرۆژە و لە ڕووی زۆر شتۆ، بەڵام کاتی پێشمیایەکە بێنە بەرچاو هەڵەبجە بێنە بەرچاو و سلێمانی و هەولێریش بێ شت فەرقێکی وایان نەبووە ئەو دوانە، بەڵام بۆ ئێستا هەڵەبجە زۆر دواکەوتووە، ئەوان زۆر پێشکەوتون ئەمە ئازارمانەدا ئەگینە وەکو ئەوەی کەوا ئێمە هەر معنەویاتمان هەر بەرزە سپاس بۆ خوا و ناڕەحەتیەکانمان نەیەوەندوین نامان نەوێنێ هەرگیز ئینشاءالله ئیتر ناڕەحەتیەکان هەمووی تێ ئەپەڕێ مادام مردن هەیە ستەمکاران مردن باوەڕگیرە ئێمەش مردن ئازارەکان زۆر بوون، بەڵام هەموو معنەویەتی ئێمەی بەستێتەوە ئێمە هێز و قۆمان زۆر باش. لەماوەی ئەم 30 ساڵەی حکومڕانی کوردیدا چی بۆ کە سوکار کراوە کە دڵخۆش بێ بۆ ئێوەوە چیز ناکەمێک لەو زامەتان بیر بێتەوە؟ برای بەڕێزم بێت و هەموو سەرزەوی ئێستا لەسەر تەنها من تاکۆکە ئەم حیزبی دەسەڵاتدارێک ئێستا دەسەڵاتدارێک هەموو سەرزەوی دەسەڵاتیان بەسەر هەموو سەرزەوی هەبێت تا بووی کە لە زەمین قەرەبووی لە 7 ساڵی هەتا 41 ساڵی من ئێستا 41 ساڵم تازە تەمەنێک ڕۆژ بۆ من ناگەڕێتەوە، دایک و باوکم ناگەڕێنەوە خزمەتێکیان بکەم کە دڵیان خۆشکەم تۆزێت چوونە ژێر خاک ئەو مردوانەمان ئەو شەیدانە ڕۆشتن تازە هەرچی بکرێ ئەوان هیچ، بەڵام تەنها خۆش بوو یعنی ئەوان وەفایەکیانە بۆیە کە ئێمە لە بۆنەی کوردایەتی وەمان لێهات لە بۆنەی حەقوتنەوە وامان لێهات شتێکیان بکردایە کە خەڵکی دڵخۆش وایە کە ئەمان هەستیان کرد بەوەی کە ئێمە لەگەڵ ئەوانە بووین لە پێناوی کوردایەتی ئەومان لێهات. کاک سیروان بابەتێکە زۆر گرنگە ئەویش کە سوکاری شەیدان ئەوانەی ماونەتەوە برینداری چەکی کیمیاویەکان ڕەنگە لە ڕووی کێشەی تەندروستی هەناسەدان و دەرمان کڕین و لایانی مادی و لایانی مانەوە و ماڵ وێران بوون ئەمانە بارەدۆخی کەیسی تەندروستی قوربانیانەی باڵێن برینداران چۆنە؟ والله وەزعیان ناڕەحەتە بەڕاستی کۆمەڵێکە تەواو ئەڵێ لە ساڵ 85 سیەکانم ئیژناتە ناڕەحەت ئەبوون یعنی ناڕەحەتیەکی زۆریان هەیە ئەوەی تریش ڕەنگە هەزارانمانە بێ هەر نەتوێ بۆ خەسەخانە یا هەر بڵێ ناسەم تو ناڕەحەتم ئێستش تەأسیری پێوە بێ بەڵام یعنی بەو ناڕەحەتی هەر ئەمێنێت و هەر ڕوانەی ئەکات زۆر لە خۆی نابزێت چونکە بێ ئومێدیان کردو بۆ کەسەکان کە زۆر ناڕەحەت لێپرسینوانی بۆ کەسێکە کەمێک تاسیری پێکردو هەر دوێن خۆشی ئەماژت بۆ کرد کە کۆمەڵی خانوو کراوەتەوە بۆ کە سوکاری شەیدان ڕێگاوبانەکەی هیچ نییە بۆ منەوە نەخۆشخانەیەکی گەورە کراوەتە بۆ بریندارانی چەکی کیمیایی بەڵام پزیشکی پسپۆر یان زۆر لەو کەسانی کە پێویستن لەو نەخۆشخانە دابوونی نییە ئایا ئەمە زیانی هەبوو بۆ بریندارانی چەکی کیمیایی ئەو نەخۆشخانە گەورەی هەیە بۆ چی تا ئێستا بەشێک لەو بریندارانە ڕەوانی دەرەوە دەکرێن بۆ ناکرێت لەم نەخۆشخانەی ئێرەدا چارەسەر وەربگرێن؟ بێگومان تەسیری زۆری هەبووە لەوەی کەوا خەڵکی زیاتر بەرەو بێ ئومێدی بڕوا کاتێککە پڕۆژە بۆ ئەو خزمەتگوزاریان هێشتا یعنی خانوویکی بۆ نەکراوەتەوە تەنانەت قفڵ کراوە گەر پارەیەکیشی سەرف کردو خۆی بەداماوی بەکرێکاری بە 1000 ناڕەحەتی پەیدای کردووە لەوێ بۆ خۆی کەوتووە اینجا کە سوکاری شەیدان ئەو خەسەخانەی بۆ کراوەتەوە ئومێدێکی پێدراوە کە خەسەخانەکە کراوەتەوە بەڵام لەولا ئومێدەکەی تا سەر نییە و پزیشکی تەواو و دەرمان و پێداویستەکان دابینی ئەمە ئەوەندەی تر ئینسان بەرەو ناومێدی ئەبا ئەگەر معنەویاتێکی زۆر بەرزی نەوێت. کەواتە سیروان گشتی شارەکە پەراوێستراوە و بە دیاریکراویش قوربانیانی دەسەیەک یان قوربانیانی زۆر زامارتر کە سوکاری چەکی کیمیایی ئەهمال پاراوەستراون زۆر ئەوەندەی کراوە دوای کیمیاباران ئەوەی یەکەم لە حەزە بوو کە ئێمە فڕۆکەکان هات بە سەرمانە من 7 ساڵ بووم ئەهاتووە ڕۆژت 6 فڕۆکە یعنی ئەمان ژمار نزیکی 8 فڕۆکە خۆمانەیە بە عەرزا و ئەمان قیژان و ئەم دقە ئەو چرکە تا ئەو چرکە بە تەمای خۆمان نەبووین ئەمان قیژان دایکم خوافیکە کە ئێستا گەڕاوەتەوە لای خوای گەورە لەگەڵ مردوویەوە وتی خوا هاوار بکەن
ئیتر ئێمە بۆ مناڵیە سەرمانە ناسەر زەوی خوا هاوارمانەکرد ئەو لەحزە یەکەم لەحزەی ناڕەحەتیەکانی ئێمە بوو دەیان ئەوەنەیتر ناڕەحەتی هاتۆ بە سەرمانە بەڵام وەکوتم ئێمە خاڵص بووینەتەوە ئێمە زیاتر ڕوومان کردوتە خوای گەورە مادەم قیامەتەیە مردنەیە ئێمە خەمی ئەوانمان ئەوانەی کەستەمان لێکرد خەمی خۆمانمان نییە لەبەر ئەوەی ستەمکاران کە کیمیان پیاوگرتنی مردن باو باپیرە ئێمەش بە ناڕەحەتی و دەیان لە شەستەکانە لە زەعیم سدیقا لە هەفتاکانە هەفتە چوار بۆمبارانی ئێرە لە هەشتاکانە کیمیاباران ئاوارەی و دەربەدەری و دامایی ئێمە تەواو نەبوو یەک دەرچوون هەموو ئەم ناڕەحەتیانە هەر ئێمەی بەهێز کردووە و خاڵستری کردوینێتەوە تا خەمی ئەوانمانەکە کە ئەوانیشە مرن چۆن ستەمکاران مردن بۆ ئەوی بابگەڕێنەوە و تۆزێ هۆشێ بکەنەوە و شتێکی بەسیط بکەن بۆ ئەم سەربەندی کە ئەو شارەتان بەجێش دواتر گەڕانەوە ئەو دیمەنانە چی بوون کە ئازاری ئێوەی دانوە لەم شارەدا بینیتان وڵی وەکوتم تۆ سەر کەلاوە بگەڕێیتەوە دوای سێ چوار ساڵ ئاوارەی و دەربەرین ناو خێمەی ئێران دوای بردینیان کاکە هەر باش بوو ئێمەشان پاژماوەی کیمیابارانیشان هەموو نەکرد بەژێر خۆڵەوە بردینیان سواریان نەکرد نەمانزای بۆ جوان بردن لە ناو شەو لە ناو دڕکاتیان یڵان بەیانی ڕۆژمان کردوم دڕکەکوێ گردە چاڵە ئەو لای هەولێرۆیە یعنی ئەمە تۆ خۆنیان یڵا بێنەوە هەڵەبجە هەتا نەوە یەک و ئینتیفازەکە هاتینەوە سەر کەلاوە هەمووی وێرانە هەمووی ڕووخا و زۆربەی خانوخان چونکە دار بوو ئەو زمانە هەمووی بەتکە و هین ڕووخا بوو یعنی ئالە و حاڵ و وەزعا بەو پڕی ناڕەحەتی هێناومانە گەرچی شەواکەی زۆر ساردە و ماشەڵڵا ئەمڕۆ نازانم شانزەی دیلایەتە وەکو ئێستا سارد و تۆزەوازم دانیارە من هەستەکەم تۆزەڵی مەیلە شانزەی ساڵە جوان لە بینمە زۆر ئاو هەبوو زۆر بارانباری بوو سەوزایەکی زۆر هەبوو بەس هەر ئاوا درەخت چرەوەی نەکردبوو هێشتا ئاکانیواوەکان زۆری تەقابوون چەم و چوخڕەکان ئەو بەحری سیروان بڵێن بەحرەکە زۆر بوو هینی کردو بەڵامی تر زۆر باشە تاکسیوان بەڕاستی نامەوێ لەم ڕۆژەیە زۆر کاتت بگرم مەزانم ڕەنگە ڕۆژێکی تایبەتە لە دڵدەرونیەوە یا کۆمەڵی یادگاری و داخ و خەمتان هەیە بۆی هەم جەوەکەشی ساردە دەمێ وەکو کۆتا پەیام یان کۆتا قسەت یان کۆتا کارەساتێکی دڵتەزیان ڕەنگە لە دڵتا هەمیشە هەر هەبێ لە شانزەی زێ بیرت بێتەوە لە کاتی بینینی داخێ خەمێک ئەگەر لێرەوە پێت خۆش بێ باە بەژاو بەشی خەمەدمین لەگەڵ ئێمە بەشی کاریش ناڕەنگە بۆ ئێمە باسی تۆزێک لە خەم و ئازاریەوەشکەم بێتەوە سپاس بۆ خوایان سپاس بۆ خوا خەم و ئازارەکانمان هەمیشە سوکە بێ بەوەی کەوا ئێمە لەسەر حەق بووین بەڵام داوا لەو کەسانەکەم کە لەسەر ناحەق بوونەوەی کە ڕۆژ تەوا مۆڵەتی تەواوی کە مۆڵەتەکەی ماوە و لەسەر ناحەقا بگەڕێتەوە هەر لەو کەسانەی کە کیمیاقیان دروست کرد چه دروستی کرد قەت پرسیار کراوە باشە قەرەبیان کردینەوە کەسانە کیمیاقی ئەی بۆ دایان بە سەدام حوسێن ئەی بۆچی یەڵایان بیکا بە هەڵەبجا ئەی ئەوان قەرەبیان لەسەر نییە ئەی سەدام حوسێن نەیکردەوە ئەی باشە حکومەتی عێراقی بۆ پابند نەکرابەوەی کە بێت قەرەبوومان بکاتەوە ئەی باشە حکومەتی هەرێمی خۆمان ئەم هەموو سەروەت و سامان و نەوتی کەوتە دەست بۆ نهات تۆزێک لە خەم و ئازارەکان کەم کاتەوە ئەمانە ئازاری ئەمەدا ئەجینا خۆمان هیچ مادام مردن هەیە مادام ئەڕوا ئینشاءڵڵا چۆکدا نادەین وەک چۆکمان دانەداوە لە ڕابردووە یەکێک لە تاقانەی کەسوکاری شەیدان سوپاس کە میوانی بەنامەکەس بۆ خوای گەورە من تاقانە نیم وەکو تاقانە دوو برایترم هەیە و خوشتێکیشم هەیە کەم ئەندامە هەڵبەتە سوپاس بۆ خوا بەڵام کەسوکارێکی زۆرمان نەوەڵا بەهۆی کیمیانە بۆ هەر لە دایک بۆ ئاوەهایە بەڵام کەسوکارمان مامێکی باوکم 11 سەرخێزان یەک کەسیان لێ دەرنەچوو یعنی هەمووی لە ژێر زەمین و نقاق ئەوە تاقدمان بە پەنای گوندەکەمانەکردنەوە بە ژێر خۆڵەوە هەر بە جلەکانی خۆیانەوە 5,000 کەس بۆ حاڵە کۆمەڵ هەموو کرانە ژێر خۆڵەوە دوای ئەوەش ئەو هەموو معانات و ناڕەحەتیانە وەکوتم ئینشاءڵڵا ئێمە هەرگیز چۆک نادانێ ئەوانش بە سەربەزی ڕۆژن ئێمەش ئینشاءڵڵا بە سەربەزی ڕۆین خەمی ئەو کەسانەمانە کە سەرشۆڕ بوون ئەوەی ڕۆژ ئەوەی ماوە با سەرشۆڕ نەبێت لەخوا بترسێت و بەخۆیان بچێتەوە و چاکەسازی بکە قوربان کاک سیروانگیان دەستان خۆش بێ سپاس دەکەین سپاس بۆ ئەم دەرفەتێ بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستخۆشیتان لێ یەکەم خوای گەورە هەموومان بەڕێزن بەڵێ بینەرانی عەزیز بەڕاستی یعنی نازانین بڵێن چی 34 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیا و شاری هەڵەبجەی شەید بە چەکی کیمیایی کە بۆمبارانەکرێ و زیاتر لە 5,000 هاوڵاتی شەید دەبن و هەزاران ئاوارە و دەربەدەر
دەبێتە هۆی زامێکی قوڵت و دەرونی هاونیشتیمانیان و کوردستانیان و کاری شەیدانە. تا ئێوارەش لێرە بین لە خزمەت قسە و وەروەها خەمەکانی کە سوکاری شەیدانە بین هێشتا ناتوانین دڵی تەنها یەک کاتژمێری ڕۆژی 16 لەگەڵ باشکەین لەگەڵ باسکەین ئەوەندە داخ و وەروەها کارەساتی تێمیابارانی هەڵەبجە قورسە ڕۆحی هەموو شەیدان شاد بێ خوای گەورە سەبووری هەموو لایەکدا و بە هیوای تەندروستێکی باشیش بۆ بریندارانی چەکی کیمیاوی. هیوانێشوان هەر بەردەوامە بین لە ڕووماڵکردنی یادی 34 هەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە بەڵام دوای ناوبرێک دەگەڕێنەوە لاتە. Oradan ağam, bir verin. درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لەبەریا دەستنوێژ هەڵگرن ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش میحنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتوون
هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و خوا و تراکتۆرەکان نەبێ کەس نەیزانی وەی لێ جێی داخە کە تاوەکو ئێستاش چەندین خێزان ناویان تۆمار کردووە بۆ شادبوونەوە بە ڕۆڵەکانیان کە لا کیمیابارانە لێیانون بوو و تاوەکو ئێستاش چەندین منداڵ بە هەمان شێوە ناویان تۆمار کردووە بۆ ئەوەی بە کەسوکاریان شادنەوە بەڵام تاوەکو ئێستا هەلومەرجی ئەوە نەرەخسا و لەلایەن دادگاوە نەتوانراوە کەیسەکان یەکلای بکرێتەوە تاوەکو بگەنەوە بە کەسوکار و دۆست و ئازیزان و خۆشەویستانیان بەداخەوە سەرڕای ئەو هەموو کارەسات و نەهامەتیانە وشایانی باساوە جێی داخە کە تاوەکو ئێستاش نەخۆشخانەی قوربانیانی هەڵەبجا دەرمانی پێویستی نییە و پزیشکی پسپۆڕی نییە و نەتوانراوە خزمەتێک بە برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیایی بکرێت تاوەکو خزمەتگوزاری تەندروستی پێویست لەوێ وەربگرن و چەندین خەموو ناسۆری تر کە لە باسکردنە دەچمەوە لای هاوکارانە میوانێکمان ماوە لە تەوەری سێمدا ببورن میوانەکانمان تەواو بوون تەوەرەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارین ئێستاش ناومێدانە سەر ڕای ناومێدی و ناومێدی هاوڵاتیانی هەڵەبجە و کەسوکاری شەیدان و قوربانیان ئومێدەوارین کە لایەک لەو شارە بکرێتەوە و ئێستاش ئامێزە پڕ لە تاسەکان بە خۆشەویستانیان بگەنە و چاوەڕوانەکان بە ئازیزانیان شادنەوە هەر شاد بن و خواتان لەگەڵ